گەلی ئەمازیغ ئەو شێوەکەی گەلی کورد قسەیەک هەیە کە زۆر بەرگوێمان کەوتووە و دەڵێت کورد تاکە گەلە کە بەو ژمارە زۆرەوە لە جیهاندا بێدەوڵەتە، بەڵام لە ڕاستیدا گەلێکی تریش هەیە کە لە مێژوو زمان و ژمارە و کەلتورەوە ئەو شێوەی کووردە و تا ئێستاش دەوڵەتی نییە. ئەو گەلەش گەلی ئەمازیخە. ئەمازیخیەکان کە هەندێک جار بە بەڕبەڕیەکانی ژناویان براوە، گەلێکی گەورەن و شوێنی ڕاستەقینەیان باکووری ئەفریقایە، بەڵام بە شێوەیەکی سیر و چڕ و پڕ بەسەر وڵاتانی جیهاندا بڵاو بوونەتەوە. ئەمەش بەهۆی ئەو زوڵم و زۆر و سەرکوتەی کە لەلایەن هەندێک لە دەوڵەتە عەرەبیەکانەوە لێیان کراوە. ئەوان بە زۆری دابەش بوون بەسەر وڵاتانی فەڕەنسا و بەلجیکا و هۆڵەندا و ئەڵمانیا و ئیتاڵیادا. ئەو شێوەی گەلی کورد کە نزیکەی نیو سەدەیە کۆچکردن لە هەر چوار پارچەکەی کوردستاندا بەردەوامە. ئەمازیخیەکان بە 55 ملیۆن کەس مەزەندە کراون، خاوەنی زمانی تایبەتی خۆیانن کە زمانی ئەمازیخیە. ئەو شێوەی زمانی کوردی زمانەکەی ئەوانیش لە چەندین دیالێکت و سەد دیالێک پێکهاتووە. بۆ ئەوەی ئەم زمانەشیان نەفەوتێت، وڵاتانی مەغریب و جەزائیر دانیان بە فەرمیبوونی زمانی ئەمازیخیەکان داناوە. وەک چۆن کورد ڕۆژمێری تایبەت بەخۆی هەیە، ئەمازیخیەکانیش ڕۆژمێری تایبەت بەخۆیان هەیە. ئەوان مێژووی خۆیان بە نزیکەیی بۆ 3000 ساڵ بەر لە ئێستا دەگەڕنەوە، واتە ئێستا بە ڕۆژمێری ئەوان لە ناو ساڵانی 2900ەکاندا دەژین. هەروەها ئەو شێوەی کورد بەر لە ئیسلام ئاینی تایبەتیان هەبووە و پەیڕەویان لە پەرستشی مانگ و خۆر کردووە و باوەڕیان بەکاری چاکە هەبووە. ئەو شێوەیەکی تری ئەم گەلە لەگەڵ ئێمە زاڵبوون و بە توانایی ژنانیانە لە خەبات و کارکردندا. لە مێژوودا چەند سەرکردەیەکی ژنیان هەبووە. ئەو شێوەی ئەو ژنانەی لە ڕۆژئاوای کوردستان خەبات دەکەن. هەروەها ئەو شێوەی کورد ئاڵای تایبەتیان هەیە کە ڕەنگی سەوز و شین و سوور و زەردی تێدایە، کە بەپێی باوەڕی خۆیان سیمبولن بۆ سروشتی ناوچەکەیان. سەرڕای هەموو ئەو تایبەتمەندیانە ئەمازیخیەکان هێشتاش خاوەنی دەوڵەتی خۆیان نین. ئایا پێ دوایە دەرفەتێک ما بێت بۆ ئەم دوو گەلە تاکو کۆ ببنەوە و ببنە خاوەنی دەوڵەتی خۆیان؟